بسم الله الرحمن الرحیم. بەناوی خوای گەورە ئیشەڵا دەستەکەین بە پوختەیەک یاخود بڵێن بیدایەتێک یاخود بڵێن بە پوختی باسی مایکرۆسۆفت ئەکسڵەکەین. بەمان شێوە مایکرۆسۆفت ئۆفیسەکان پێگاتون لە کۆمەڵێک بەرنامە دوای ئەوەی مایکرۆسۆفت وۆردمان هەمووی باس کرد هینە سەر ئەکسڵ. ئەم بەرنامانەی مایکرۆسۆفت ئۆفیس هەرخۆی کە ناوی ناوە ئۆفیس یعنی ئەو کەسانی لە ئۆفیسا ئیشەکەن، ئەو کەسانی لە ئیدارەیەکە ئیشەکەن پێویستیان بە هەموو پاکەکە ئەبێ، بە هەموو پاکێجەکە ئەبێ کە بەڵام لە هەمویان زیاتر وۆرد لە پێش هەمویانەوە، دوای ئەوە ئەکسڵ و دوای ئەوەش پاوەرپۆینت و دوای ئەو ئەنجا ئەکسس. کەمتر ئەکسسمان پێویستە بێ، ئەو زیاتر بۆ داتابیز و ئەوانەیە. بەڵام مایکرۆسۆفت ئەکسڵ بۆ زیاتر ئەو ئیشانەی کە خشتەیە بێ، ئەو ئیشانەی کە ڕەبتی بە خشتە و داتای زۆرە، ئەم ئاسانکاری زۆرت بۆکە. با لێرە کە بەرنامەکەکەینەوە ئەم ڕووکارەی هەیە یاخود ئەم ڕووکارەی هەیە بلانک، ینی بەتاڵ ئەتوانین بلانکێ بکەینەوە، ینی بەتاڵ بکەینەوە. بە هەمان شێوەی مایکرۆسۆفت وۆرد ئەمیش تێمپلەتی زۆری تایە، ینی کلێشەی زۆری تایە. ئەسامانە هەمووی کلێشن، ئێترەمە ئەمە ساڵانەیە، ڕۆژمێری ساڵانەیە، بۆ نمونە ئەمان بۆ پرۆجێکتە بزانین تا چەنێ ئەو ئیشە تاو بووە، چەندێکی ماوە لە کوێی، ئیتر زیاتر بۆ حساباتە، زیاتر بۆ بابەتی بزنس و ئەوانی کە ینی ئەتەوێ بزانی چەنە قازانج کردووە، چەنە زەرەر کردووە، ئەوە چەند کەوتووە، زیاتر بۆ ئەو ئیشانەیە بەڕاستی. یاخود بۆ دروستکردنی داتا لە کاتی بەحسا، بۆ نمونە تۆ چەند ژمارەت هەیە، لە چەند کەس داتا وەرگرتووە، هەر یەکەیەکیان چەوە، زیاتر بۆ ینی بۆ داتای ژمارەیی. مایکرۆسۆفت ئەکسڵ بەتایبەت بۆ داتای ژمارەیی، بۆ معلوماتی ژمارەیی زۆر ئیسفادەی هەیە، چونکە هەمووی بۆ ڕێگەخە. با بلانکێ بکەینەوە. یەکەم شت جیاوازی مایکرۆسۆفت وۆرد و مایکرۆسۆفت ئەکسڵ سەرەکی ترین جیاوازی ئەوەیە کە ئەم لێرە بە سێڵ ئیشەکە. ئێمە ئیشی ئەمە لەسەر سێڵە، ئەمە سێڵەکە، ئەمە سێڵێکی ترە، ئەمە سێڵێکی ترە، ئەمانە هەمووی سێڵن، یعنی خانە، بە کوردی یعنی خانە، سێڵ یعنی خانە. بەڵام مایکرۆسۆفت وۆرد لەسەر پیج ئیشەکە، مایکرۆسۆفت پاوەرپۆینت لەسەر سلاید ئیشەکە، مایکرۆسۆفت ئەکسڵ لەسەر سێڵ ئیشەکە، خانە. خانەکانیش هەر خانەیە و ناوێکی تایبەت بەخۆی هەیە. ئێستا لێرە ئەم خانەیە پێ ئەوترێ خانەی A1، چونکە لە حرفەکانە لە حرفی ئەیە، لە ژمارەکانیشە A1ە، یعنی لە ژمارەیەکە. بەڵام ئەگەر بێمە سەر 22، ناوی ئەم خانەیە چییە؟ ناوی ئەم خانەیە A22. بەڵام ئەگەر بێمە ئەم خانەیە سەلێکت بکەم، ئەم خانەیە چییە؟ لەسەر ئێچە، ئێچی چەند؟ ئێچی 8. کەواتە ناوی ئەو خانەیە چییە؟ H8. واتە هەر خانەیەک سەلێکتەکە یەکسەر خۆی ناوەکەی و پێڵە، واتە هەر خانەیەک ناوی تایبەت بەخۆی هەیە. ئەم هەموو خانەیە هەر هەمویان جیاوازن. ئەگەر ئاوا بڕین بە لای چەپ هەتاوەکو X و ترگە پێویستمان پێی بێ خۆی Y و Z و ئەوانە ژێنێتەوە، و جاری واش هەیە ئێمە پێویستمان بە زیاتریشە خۆی A1 و A2 A1 و B1 و C1 و ئاوا ئەیکاتەوە، یعنی هەتا بمانەوێ ئاسۆیی ئەو زیاتریش ئەتوانێ بڕوە. بۆ خوارەوەش ئەگەر بین تا خوارەوە بزانین ئێڵێت چین تا خوارەوە سیرەکەین هەتاوەکو ملیۆنێک و ملیۆنیش نییە زێت ملیۆنێک و 48,576 سێڵ تۆ ئەتوانی بڕۆی. خۆی ئەمە لەم ئەبدەیتە تازەیە کردیان بەوەنە، ئەجینە ئەوانی تر نەئەگەشتە ملیۆن. کۆنەکان 200,000 بوو، دوای ئەو بوو بۆ 500,000. ئێستا ئەم ڤەرشنە ئەخیرە گەشتەوە بە ملیۆنێ، یعنی تا ملیۆنێک سێڵ بەرەو خوارەوە تۆ ئەتوانی ملیۆنێک و ئەوەنە تۆ ئەتوانی داتا داخڵکەی لە یەک شیتە. با بچینەوە بۆ سەرەوە. ئەوە چینەوە سەرەوە، ئەوە تۆ دوگمەی فیاڵەکەی هەیە بێت فیاڵەکە بکەی ئەنجایینا بە دانەدانە بڕۆی هەر ناگەیت. بەهەرحاڵ زۆر باشە. شتێکی تر گرنگ کە لە ڕووکاری دەرەوەی مایکرۆسۆفت ئەکسڵ فێری ببین ئەوەیە کە شیتمان هەیە لاپەڕە. ئێستا ئەمە پێوترێ شیتێک، ئەتوانم شیتێکی تر ئیزافەکەم، ئەمە شیتی تو. ئێستا ئەگەر من لێرە شتێک بنووسم، بۆ منە لێرە نووسم
Arabic ئەوە لە شیتی دو ئەوم نووسی ئەگە بچمە سەر شیتی یەک بەتاڵە یعنی تۆ ئەتوانی لێرە چەند لاپەڕەیەک بکەیتەوە لێرە 3 4 5 و ئەشتوانی ناوی بنی بۆ منە لێرە ئەتوانم بڵێم چی English ئەتوانم لێرە بڵێم Arabic لێرەش بڵێم Kurdish کوردی عەربی ئینگلیزی ئیتر تۆ بۆ منە ئەگەر داتاکەت عەربی بێ کوردی بێ لێرە داخڵیەکەی ئەگەر عەربی بێ لێرە داخڵیەکەی ئەگەر ئینگلیزی بێ لێرە داخڵیەکەی وەکوتم هەر سێ لاپەڕەکە لاپەڕی جیاوازن ئەتوانی ناوی بنیت و هەر لە ناو یەک فایلیشە یعنی هەر یەک فایلی مایکرۆسۆفت ئەکسڵە بەڵام لە ناوەوە سێ لاپەڕی جیایە بەڵام لە یەک کاتا تۆ توانی یەک لاپەڕە بەکاربێن ینی کە لەسەر ئینگلیزی بووی عەربی و کوردیەکە کراوە نییە کە لەسەر کوردی و عەربیەکە بووی کە لەسەر کوردیەکە بووی عەربی و ئینگلیزیەکە داخرێتەوە بۆ جۆرێ شتێکی زۆر گرنگە ئێمە کاتێک بە کوردی داتا داخڵکەین داتاکانمان کوردی بێ پێویستە لە لای ڕاستەوە بەرەو لای چەپ بڕوە چونکە ئێستا ئەمە لە لای چەپ بۆ ڕاستەڕەوە تا ABCDەکە بەو جۆرەیە ژمارەکانیش بۆ خوارەوە ئەو کاتە ئەتوانین بینە بەشی page layout لێرە شیتەکە بکەین بەچی right to left ڕاست بۆ چەپ زۆر گرنگە کاتە تۆ بە کوردی و عەربی داتاکەت کوردی و عەربیە ئەبێ بێ لە right to left داتا داخڵکە یعنی بێ ڕاست بۆ چەپ بێ ئەگەر چەپ بۆ ڕاست بێ تۆزێ سەقەت دەرەچە جاری وایە بەڵام بۆ داتای کوردی نانسە سیرەکەی هەموو لاپەڕەکەی عەکس کردەوە بەڵام ئەگەر بێمەوە سەر ئینگلیزیەکە هەر left to right بەڵام ئەگەر بیکەمەوە سەر کوردیەکە سیرەکەم کوردیەکەمان بوو بە right to left یعنی ڕاست بۆ چەپ طبعی یعنی کلیکێکی لەسەرکەیتەوە لا ئەچێتەوە باش یەینەوە سەر هۆمەکە زۆربەی ئەم بابەتانی کە لێرەیە هەیە پێشتر باسمان کردوە چکە هەمووی وەکو مایکرۆسۆفت وەردەکە وایە بەڵام ئەو لێرە بەس تەرکیز دەخینە سەر جیاوازیەکە باشە ئێستا ئێمە بۆ نمونە ئەمانەوێت داتایەک داخڵکەین لەسەر دوکانێکمان هەیە شتمانم هەیە شتە فرۆشین ئەمانوێ هەندێک داتا داخڵکەین و خۆی یەکسەر قازانج و زەرەر و مەسرەف و مایە و هەموو شتێک ئاوا بخاتە بەردەستمە چۆنێکین سەرەتا بۆ نمونە ئەڵێین بابەت بەبیکەین بە کوردی ئەمە لەسەر کوردیەکەین بابەت دوای ئەڵێم نرخ تاک دوای ئەوە فرۆشتن بە بڵام نرخی فرۆشتن بۆ نمونە دوای ئەوە لێرە ئەنووسم قازانج ئەمە تۆزە پانیکەین بەم جۆرە ئەنی تۆ توانی هەر دەقێ سلکتیکەیت و تۆ زۆمیکەین قازانج دوای ئەوە ژمارەی فرۆشتن فرۆشتنەوە بینین تێبڵەکەمان تێک نەیە دانا باشە کرێی مانگانە دواتوانین بڵێن چی داهات یا هەر ئەنووسم کۆی گشتی جارێ کۆی گشتی لێرەش ئەمە مێرجەکەم ئەیکەم بە سەری تەیبڵەکە لێرە ئەمە مێرجەکەم بەمە ئەتوانین مێرجیکەین ئەنی بیانکەین بێک ئێستانی ئەوە هەر هەموویم کرد بە یەکدانە لێرە ئەنووسم بۆ نمونە خشتەی داهات و مەسرەف باش بابەتەکان بۆ نمونە لێرە ئەنووسین بنێشت ساردی ئاو بۆ نمونە بسکیت جبس بۆ نمونە ئەو شتانە ئێستا بە ئەنجا یەک فۆنتی لێ بەم فۆنتێکی جوانی لێ بین
والمونة بكما بإنجليزي NRT جوانا NRT كيليبي يقرنكي جوازي شيليبي وبوها ميكربين باشا با لاینەکانیش دیارکەین all border بۆی هەمووی دیار بێ ئێستا ئەمە یەک تۆز فراوانکردنی ئەوێ بە هەمووی سنتەرکەین بزانین چ شتێک دەستکاریەوێ ئەمە فراوانکردنی ئەوێ ئەمە یەک تۆزی ئەوێ ئێستا ئیتر تەقریبەن ئەمەش یەک تۆز ئێستا ئیتر شتەکەمان باشە باش ئێستا بۆ منە بنێشتێک خۆی چەند کەوتووە گریمان 500 کەوتووە ئێمە ئەیفرۆشین بە 1000 ساردیەک 400 ئەکەوێ ئەیفرۆشین بە 750 ئاوێک 100 ئەکەوێ ئەیفرۆشین بە 250 بسکیتەکەمان 750 ئەکەوێ ئەیین بە 1500 جبسەکەمان بۆ نمونە ئەویش 500 ئەکەوێ ئەیین بە 1000 باش لێرە قازانجەکەی چۆنە ئەبێ بین نرخی فرۆشتنەکەی ناقسی نرخی خۆیکە یعنی 500 کەوتووە لە سەرمان ئێمە بە 1000 فرۆشین کاتە چەندی قازانجە 500 قازانجە ئەبێت چی بکەم ئەم سێڵە بێنم ئەوەی لێ دەرکەم ئەمە ئیتر لەم کاتەیە تۆ ئیشە بە مایکرۆسۆفت ئەکسڵە بێ ئەگی ناخۆتەوە ئەمە هەمووی بە وەردیش دروستەکرێ ئەی جیاوازەکە لە چیە ئەلێرەوە دەستپێەکە تۆ لێرە ئەتوانی فانکشنی بیتێ ئێستا باسی فانکشنەکەین بۆ فانکشن ئەبێ هەموو جارەیە یەکسەر ئیکۆڵێک دابنی یەکسانەیەک داهێن یەکسانە چی سێڵی C1م بۆ بێنە ناقص سێڵی B4 ئەمە C4 ئەمە سێڵی C4 ئەمەش B4 ئینتەرێگەکەی یەکسەر خۆی پێنسەکەی بۆ دەرهێنای ئەنجا ئەلەم سوچەیە ئینێکی تۆخیتە لێرە ئەم سوچەی ئەم تۆخە هەڵەگری ئەهێنیتە خوارەوە یەکسەر بەسەر هەر هەموویە ئەپڵایە بێ یعنی ئەمە کاتێ ساردیەگە فرۆشین 350 خێرە ئاوێگە فرۆشین 150 خێرە پسکیتێگە فرۆشین 750 خێرە جبسێگە فرۆشین 500 خێرە باشە چەندانە ئەفرۆشین لە ماڵ مانگەکە گریمان بنێشت 300 بنێشتمان فرۆشت ساردی 950 ساردیمان 600 ساردیمان فرۆشتەوە بۆن ئاو 1000 ئاومان فرۆشتوە بسکیت بۆ نمونە 300 بسکیتمان فرۆشتوە جبس بۆ نمونە 400 جبسیشمان فرۆشتووە باش ئەتوانەمە خۆی ئەمی داتا ئینتریەکەی هەمووی ئۆتۆماتیکانی ئەوان داتابیزێکیانەیە داتابیزەکە کە یا لە جیازەکەی سەر تۆماریەکە ئاڵە تۆ لەوە فرۆشتووە کرێی ماگانەی دوکانەکەمان گریمان 500,000 ئەمە 500,000 کرێ ئەین ئێمە کۆی گشتێکی چۆن دەرەکەین ئەبێ بین ئەم قازانجی کردومانە زەربی ئەمەیکین بۆ نمونە هەموو بنێشتێک 500 خێر کردووە چەند بنێشمان فرۆشتووە 300 500 کاتە لێرە لێکدانەکەین کاتە ئەڵێن چی ئیکوەڵ یعنی یەکسانە ئەم ستێڵە سەلێکتەکەم بۆ لێکدان ئەم ئەستێرەیە هەڵەبژێری ئەستێرە یعنی لێکدان قازانجمان چەندە 500 ئینتەرەکەم ئەوە 150 سەلێکتێکەم ئەهێنمە خوارەوە ئەوە هەمووی ئەنجا ئەمەوێت کۆی گشتێکەشم ئالێرەیە بۆ بنووسێ کری ماگانەکەشم بۆ لێ دەرکە ئالێرەیە کۆی گشتەکەم بۆ بنووسێ داهات کرێکەشم بۆ لێ دەرکە بزانم چەند دەستکەوتووە ئەم مانگە ئێستا ئیکۆڵ دانێم سام یعنی کۆکردنەوەی چی ئەم داهاتی کە هەمە لێرەوە طبعا توانی هەر بە ماوسەکە کلیک ئاوا هەمووی سێلێکتکەی ئەتوانی سەلێکتیگەڵی ئەوانم هەمووی بۆ کۆکەرەوە ئەش توانی خۆت بیکەی ئەمە سەلێکتکەی زائیدە ئەمە زائیدێکی تردانی ئەمە زائیدێکی تردانی ئەمە زائیدێکی تردانی ئەمە ئەتوانی بەم جۆرە کۆیکەیتەوە بەڵام ئەم منم شێوازە ڕیکۆمەند ناکەم لە ڕاستیە ئەمە خاوە زۆر خاوە ئێمە بۆیە مایکرۆسۆفت ئەکسڵ بەکارێنین کە سەریع بێ ئەمە سەلێکتەکەم
کۆڵنێ دانێم کۆڵن یعنی هەتاوەکو ئێرە یعنی ئەو کاتێکسە خۆی G4 هەتا G8 لە G4ەوە هەتا G8 ئەم سێڵە بۆی دیاری کردم کەوانەکە داخەمەوە ناقسەن ئەم سێڵەی ئێرە کە مەسرەفەکەیە ناقسەن مەسرەفەکە ئەوە کرمان بۆمان دەرچوو ئێستا یەکسە بۆی دەرکردی کەواتە خۆمان نزیکی ملیۆنێکمان پیا کردووە تۆزێک کەمتر لە 935,000مان دەستکەوتووە لە خێری دوکان بەڵام 500,000مانیا بەکرێ تەنها 435,000مان بۆ مایەوە بۆچی چکە کرێکەمان لێ دەرکرد باشە ئەمەش پوختەیەک لەسەر ئەوە ئیتر ئەمە بۆ هەموو کاتێک تۆ توانی ئێستا ینی مەژنێت تو هەر لە ناو تەیبڵێک کاپیکەی طبعا توانی هەر ئالێرەیە ئەسە من بۆ نمونە ئەنووسم ئیکۆڵ بۆ منە لێرە دوو ژمارە ئەنووسم بەجارێ ئەمە بسڕمەوە بۆ منە لێرە ئەنووسم 25 لێرەش ئەنووسم 55 ئەمە ئەو دوانە کۆکەمەوە ئالێرەیە ئیکۆڵ دانم ئەڵێم ئەوە کۆی ئەوە یەکسەر کۆیەک هاتەوە ترمە ئۆتۆماتیکە ینی ئیسفادەی ئەمە لە چیە بۆ منە کاتێک من سەیرەکەی ژمارەی فرۆشتن زیادە بۆ نمونە ئەم مانگە هاتەوە ئاو 1500 ئاوم فرۆشتووە ئینتەرێکەکەم یەکسەر پێمەڵێ یەکسەر خۆی ئەبدەیتە بێ ینی مهمەتی ئەمە چییە خۆی ئۆتۆماتیک ئەبدەیتە بێ ینی پێویست ناکە بۆ نمونە تۆی ئاو گرانەکە یان بۆ جبسەکە گرانەکەین ئەڵین کاکە بەخوا دەری نایەنێ خۆ من 500 بەکریا 500 بۆ منێتەوە جبسەکەم بە 1000 ڕوبەیەک 1250 یەکسەر تاقیەکەیتەوە خێرەکەت ئەگۆڕێ یعنی ئەمە مهمەتیەوە ئەوێ هەمووی ئۆتۆماتیکە ئەم ئیشە ئۆتۆماتیکە ناتوانی بە تەیبڵی مایکرۆسۆفت وەرد بیکەی تەنها بە ئەگزڵ ئەکرێت چکە ئەگزڵ فانکشنی تایە حتا ئەگەر کلیکیش لەسەر و سێڵانە بکەی کە فانکشنی ئێستا ئەمە فانکشنی نییە کە ئەچێ سەری تەنها ئەو شتەیە کە لەسەری نووسراوە بەڵام لێرەیە ئەمە فانکشنی هەیە ئەمە ئەڵێ چی ئەم خانەیە چۆن دروستکراوە ئەم خانەیە ناوی 350 نییە ئەم خانەیە C5 B5 C5 ئەمەیە ماینەس ئەوە یعنی ماینەس یعنی لێ دەرکردن بۆ نمونە سە لێرە ژمارەیەکی ترێنی 1450 یەکسانە ئەمە ناقسەن ئەوە ئینتەر 550 با دابەش و لێکدانیش بکەین ئێستا ئەمە کۆکردنەوە بوو با بنووسم کۆکردنەوە ئەمەیان لێدەرکردن بوو لێدەرکردن ئەمەیان با دابەش ئەمەژە نووسین لێکدان باشە بۆ دابشکردن بۆ نمونە 500مان هەیە بوو بە کوردی بە ئینگلیزی باشترە 500مان هەیە دابش یەکەین بەسەر 25 کەسا بۆ نمونە بزانین چەندیان بەرەکەوێ ئیکۆڵ دانێم 500ەکە هەڵە بژێرم ئەم سلاشە سلاش یعنی دابش ئەوە دانێم یەکسەر دابشی کرد یەکی 20 دانیان بەرەکەوێ لێکدان بۆ نمونە 256 لێکدانی 64 بە ئەمە بکەین ئیکۆڵ دانێم ئەم سخانەیە هەڵە بژێرم ئەستێرەکە دانێم ئەستێرە ینی لێکدان 64ەکە یەکسەر لێکدانی کرد ئیترەمە هەر دقەیەکسە بۆ منە من ئەمە ئەی گۆڕم ئەیکەم بە 206 یەکسەر ئەو ئەبدەیتە بێ مهمەتی ئەمە ئەوەیە هەمووی ئۆتۆیە ئیتر تۆ پێویست ناکە حاسیبە بێنیت و ساعاتێکینکەی ئێستا ئەم خشتەیە کابرا ئەتوانێت بەکاری بێنێتەوە مەصرفی ماگانەی دوکانەکەی هەر هەمووی پێ دەرکە تۆ ناتوانی ینی هەموو کاتێک بێ ئەمانە کۆکەیتەوە هەموو کاتێک بێ بزانی چەنە خێرە ئەوەنە چەندم لێ فرۆشتۆ چەندی قازانجا ئەوەنە بۆ دەرکە هەموو کاتە تۆ ناتوانی ئەوە بکەیت بەڵام ئەو کاتە تۆ بەس ئەمە داخڵەکەی تۆ بەس ئەوە داخڵەکەی بزانی چەندانەوە فرۆشتووە بەڵام ئەجا تۆ لە دوکانێکی شا 4-5 بابەتە نییە ئەسەمە 5 بابەتم هەیە تۆ لە دوکانێک کاجاری وایە 150 بابەتە هەیە یعنی ئەو کاتە تەیبڵەکە و قورسە بێ ئەو کاتە تۆ بەس دەیتاکانت
بەس ئەوەیە ژماری فرۆشتنە چەنە یەکسەر ئەو پێ دەڵێ ئەنجاگەر کارمەندە هەبێ کارمەندی ژەنووسی بۆ منە لێرە ئەنووسی کرێکار کارمەند مۆزەف لێرە کرێ ئەوی ژەنووسی بۆ مناڵی 500,000 ژێن بۆ مۆزەفە ئەویشی لێ دەرەکەی ئەو کاتە لێرە ئەڵەی ناقسی F10 ئەو کاتە ئەڵەی ناقسی F11نیش یعنی ئەوەشم بۆ لێ دەرکە ئەمە کاتێک کە تۆ مەصرف و داهاتە هەبێ زۆر میمە چکە هەموو شوێنە مەصرف و داهاتی هەیە تۆ کرێبینات هەیە پاری کارەبات هەیە مەصروفاتی مامۆستات هەیە مەصروفاتی ئەو مۆزەفانەت هەیە لە شوێنە ئیشەکەن و داهاتیش هەیە چەندێکە دەستکەوتووە ئەجا بە پێی مانگەکان ئەتوانی داهاتی هەموو مانگەکان کۆکەیتەوە داهاتی ساڵانە دەرکەی مەصروفی ساڵانە دەرکەی هەمووی پێکرێ مایکرۆسۆفت ئەکسل کە تۆم ئەمەلیانەت زانی ئیتر توانی هەمووی دەرکەی چیتر فێر بووین بێژگە لەوانە کۆکردنەوەی دوو بابەت ئەوە تەنها بەم پڵاسە ئەتوانین بیکەین ئەوە پڵس ئەوە بەڵام کۆکردنەوەی گشتی باش وایە سەم بەکاربێنی سەم یعنی کۆی گشتی هەمووی ئێستا ئەم بۆن منە ئەم بابەتانم هەیە ئەمە کۆی گشتی هەمویان کۆکەمەوە لێرەیە ئەنووسم ئیکوەڵ سەم هەر خۆشی کە نووسی وەکسەری هێنێ سەم کلیکی لەسەرەکەی ئەوە یا هەر بە ماوسەکە ئەوە تا ئێرە یەکسەر هەمووی بۆ کۆکاتەوە 13834 سام بۆ ئەوەیە تۆ کۆکردنەوەی ژمارەیەکی زیاترە هەبێ باش بێجگە لە سام ئاڤرێجیشمان هەیە یعنی معدل با لێرە بنووسم ئەمە کۆی گشتی معدل نازانم بە کوردی چی پێڵن لێرە ئەڵێم ئیکوەڵ ئاڤرێج بە ئینگلیزی پێوترێ ئاڤرێج یعنی معدل ئاڤرێجەکە هەڵە بژێرم خەو قانانی ئەمەوێ لێیە یەکسەر معدلەکەین بۆ دەرێنێ معدلی هەمویان 3400 ئەوەنەیە طبعا معدل یعنی هەر چواری کۆکاتەوە دابەشی چواریەکە دەژمارە بێ دابەشی دەیەکە ئەو معدل بۆ جۆرە بەزیاتر لە دەرەجەی تەلەبەیە ئێمە معدلمان هەیە باشە بە بێمە سەر سێڵی ئینگلیزیەکە بۆ منە سێڵێکی تر دروستکەین هەنێک ئیشی تری لەسەرکەین چکە هەموو ئیشێک لەوەیە دەرناچێ ئیشی دەرەجاتی تەلەبە بۆ نمونە لێرە ئەنووسین نەیم ناوی تەلەبە لێرە ئەنووسین جەندەر کوڕە یان کچە لێرە ئەنجا دەرسەکان باشە دەرسەکان چیە نووسین بۆ نمونە بایۆلۆجی دوای ئەوە کوردی دوایەوە عەرەبی دوایەوە ئینگلیزی ئینگلیش دوای ئەوە ماث بیرکاری ماثماتیک ماڕەڵین ماث ینی بیرکاری لێرەیە ئەنجا تۆتەڵێک تۆتەڵ مارک کۆی گشتی دەرەجەکەی چەنەیە دوای ئەوە تۆتەڵ دەرکەین باشە ئاڤرێجێکیش دەرکەین بە ئاڤرێج ینی معدلەکەی چەنەکە دوای ئەوە ستەیتس دەرچووە یان کەوتووە ئەشتوانین ئاستیش دیاریکی لێڤڵ ئاستیش دیاریکی اینجا لێرە بۆ منە 4-5 ناوە نووسین ئەمە ئەتوانین یەکسەر ئاوا ڕەنگێکی بینێ بۆی کە دیاری و کرد ئاوا بە ڕەنگێک خۆشترە ئەتوانی ئیشی لەسەرکەی میدڵیشکەین یەک تۆز گەورەشیکەین بۆ نمە مامۆسایەک 100 تەلەبەی هەیە ئیتر قورسە تۆ 100 تەلەبە بێنە دەرەجەی کۆکەرەوە بزانە معدەلیان چەنێ و ئیدارەیەک ینی معاونێک لە مەکتەبێکە ئەبێ ئیلا مایکرۆسۆفت ئەکسل بەکاربێنێ ینی ئەکسل بەکارێنێ ناتوانێت دەرناچێت بۆ نمونە لێرە نووسین ئەحمەد ڕۆنا محەممەد ناوەکە تۆزە فراوانکەین سارا بۆ نمونە کاروان
ئەوە نەبەس تەمە لەوە توانینیکی ئەمە مێڵ لەمە فیمێڵ دوای ئەمەسەرەوە ئەم مێڵ و فیمێڵە دوای چۆن نتوانین جێکینەوە فیمێڵ ئەمەش مێڵ ئەمە بایۆلۆجی چەندێنەوە گریمان 75 45 80 60 90 ئەمەی تریژ ئەم تەلەبە گریمان ئەمە زۆر زیرەکە 95 98 100 ئەم تەلەبەش گریمان بۆن من ئەڵێین زۆر باش نییە ئاستی 50 76 56 60 55 بۆ نمونە ئەمەمان هەیە مام ناوەندە ئەڵێن 70 72 گریمان تەلەبەیەکی مام ناوەندە 67 80 69 ئەم تەلەبەیەشمان سەر و مام ناوەندە گریمان لە هەشتاکانە معدەلی 87 82 83 90 تۆتەڵەکەی چۆن دەرەکەین ئیکۆڵ ئەمە ئێنم یان بە سەم دەریکەم باشترە سەمەکە خۆشترە سەم لێرە هەراوە سەلکتێک لێرە هەتا ئەوێ بس خۆی توانین کۆڵنیش دابنی جا لێرە ئێرەریەکیە بزانین ئێرەرەکە چییە فۆرمیلا ئۆمس ئەوە ئەکەین با چاکیکە ئەبدەیتیکە بزانین دیار لەوانەیە کەوانەکەم دانەخستێتەوە بۆیە ئێرەریە ئەو ئێرەرەکە چاک بوو خۆی ئەگەر غەڵەتێک ڕوویا بێ پێ دەڵێ جایسە بزانین واشە حتمما ئەبێ وابێ هەڵیەگرم ئەوە تۆتەڵی هەمویانم بۆ دەرچوو مەعەدەل ئەنجا هەمان شتەکەم ئەنووسم ئافرێجەکە سەلێکتەکەم لێرە هەتا ئەوێ ئەوە هەفتا بۆی دەرکردم معدەلی هەفتایە ئەو معدەلی نەوەی و معدەلی پەنجاوە هەفتاوێکەوە هەشتایە ئەوە ستەیتەسەکە ئەمەوێ بزانم دەرچووە یان کەوتووە تەمان کەوتومان نییە بەس با من تەلەبەیەک بخەم بۆی بزانین چۆن دەرەچێ ئەمە بکەین بە 40 ئەم هەفتایشکەین بە 40 درم تەلەبەیە ئەکەوێ باش ئەسە لێرە لە ستەیتەکە تەبعاً شتی زۆر زیاتری تایە مایکرۆسۆفت ئێکسڵ بەڵام ئێستا من لێرە هەست بە سمپڵ زۆر بە سادەیی پێتانەڵێ شتێکی ترمانە پێڵێ F ئیکۆڵێ دانم F طبعا هەتا ئیکۆڵ دانەنەی ئەو نازانێ ئەمە فانکشنە هەیە F یعنی ئەگەر جا خۆشی لێرە پێ دەڵێ ئەڵێ لۆجیکال تێستەکە بێنە دوای ئەوە ڤالوی یەکەم بێنە یعنی ئەگەر لەوەیە دەرچوو چی و باتێ ئەگەر ئەوە دەرنەچوو چی و بنایەتێ value of true value of false ئێمە ئەڵێن ئەگەر لە 50 سەرتر بوو بڵێ دەرچووە ئەگەر لە خوار 50 بوو بڵێ فەیە کەوتووە باشە کەواتاوێ بڵێم چی 50 گەورەتر و یەکسانە یعنی ئەگەر گەورەتر و یەکسانە لە 50 ئەوە چی بکە ئەمە ئەڵێ فاریزەیەک دەنە بنێ دوای ئەوە ڤالوی یەکەم بڵێ ئەگەر گەورەتر و یەکسانە بە 50 ینی 50 هێناوە یاخود سەر و 50 هێناوە تۆ بڵێ پاس طبعا ئەمە بێ بخینە بینی کۆتیشن مارکێکەوە یان کەوانەیەکەوە بەس من لێرە ئەیخەمەنێ کۆتیشن مارکەوە تۆ بڵێ پاس فاریزە ئەنجاڵێ value of false ئەگەر ئەوە نەبوو یعنی سەر و 50 و سەر و 50 نەبوو بڵێ چی بڵێ fail ئینتر زەم کەوانەکەم دانەخستێتەوە if i3 طبعا ئەمە سێڵی i3 مانەیەکەوە ئافرەجەکەی تایە معدەلەکەی تایە ئەگەر i3 گەورەتر و یەکسانە بە 50 ئێستامە بێ ئایبی نەبێ دەی بکەینەوە فاریزە ئەو ئێستا خۆی پێداڵێ پاس فەیڵ
ئیشەکە چۆنە ئەڵێ ئەگەر I3 لێرەیە I3 یعنی معدەلەکە ئەگەر معدەلەکە گەورەتر و یەکسان بوو بە 50 ئەوە دەرچووە فاریزە ئەگەر ئەوەش جێبەجێ نەبوو ئەم یاسایە جێبەجێ نەبوو بەسەر یعنی لە 50 بەرەوسەری نەبوو بڵێ کەوتووە ئەکسەر بەو جۆرە دروستی کرد ئەتوانین ئاستیش دیاریکەین لێرە بۆ نمونە کەسێک لە نەوەیە هەیەی بڵێ هەفتە یعنی باشە 96 بڵێ زۆر باشە من جاری وایە بڵێ لە دروستکردنی شەهادە و شتا جاری وایە تۆڵی ئەگەر معدەلەکە ئەوە بوو بڵێ بە ئاستی زۆر باشە دەرچووە یان شەهادەکەی بەدەست هێناوە بە ئاستی باشە یاخود بە ئاستی نایاب لێرەیە تۆتوانی ئەمەش دروستکەی بەوە ئەو کاتە ئەڵێن چی F تەمەنە بێ ئیکوەڵە دابنین F ئەگەر چی ئەگەر ئافرجەکەمان گەورەتر و یەکسان بوو بە 90 ئەوە تۆ بڵێ excellent excellent یعنی نایاب F ئفێکی تر دانێ ئەگەر بە هەمان شێوە I3 گەورەتر و یەکسان بوو بە 80 یعنی لە بینی 80 بۆ 90 بوو تۆ بڵێ very good یعنی زۆر باشە باش ئفێکی تر ئەگەر بتەوێ مەزبوط بێ یەک فەنکشنی مەزبوط بێ ئەوە خۆی ئەبێ ئاوا دانیشی دانە بەدان هەمووی بنووسی I3 سێڵی I3 گەورەتر و یەکسان بوو بە 70 تۆ بڵێ good F ئفێکی تر سێڵی I3 گەورەتر و یەکسان بوو بە 60 تۆ کاتە 60 خۆمانەڵێین ناوەند بە کوردیڵین ناوەند یاخود ئەڵێن پەسەند ئەتوانین بڵێن چی satisfactory یعنی پەسەندە ئەگەر لە خوار 50 شەوە بوو بۆ نمونە لە خوار 60ەوە بوو معدەلەکەی یا هەر لێرەیە توانین یەکسەر ئفێکی تر دانەنێ یەکسەر ئەوەی تر دابنم بڵێ needs improvement اینجا لێرە ئەبێ ئەم هەموو کانێ داخینەوە غەڵەتمان کردەوە بزانین غەڵەتەکەمان چییە invalid name error ئەبێ quotation markiان بۆ بکەم هەستەکەم ئێرەرەکەمان ئەوەیە بێ quotation markiان بۆ بکەم بۆی بزانێ ئەوەمە بنووسێ بۆی بزانێت کە ئەوە ناوی ئاستەکەیە بێ لە بینی quotation marکا بێ تا ئینگلیزی بزانی خۆی هەموو ئێرەرەکانە پێڵە ینی پێ دەڵێ ئەمە ئەوەیە ئێستا یینە خوارەوە ئەوە هەر هەمووی ئاستەکەی بۆ دیاری کرد needs improvement یعنی پێویستی بە ئەوەیە کە باشتر بێ پێویستی بە چاکسازیە باش نییە ینی ئەوە گودە ئەوە ئەکسەڵنت ئەوە شتێکی درمانەیە کە زۆر ئەتوانی بەکاری بێنین سوودی لێ ببینین ئەوەیە کە ڕنگ دیاریکە بۆ ئەمانە هەمووی سەلەکت کەم یەمە سەر ئێرە کۆندیشنەڵ فۆرماتین لێرەیە ڕەنگیێنێ بەڵام مسە ئەوە ئەفەکتیڤ نییە ئەگەر بین بەم جۆرە بیکەین لێرەیە بیکەین لێرە زۆر ئەفەکتیڤیکە ئەتەنسی ساکەکە سەوزی سەوزە چلەکە سوورە طبعا سفر بێ سوورتریەکە ئەگەر ئەمە بکەم بە سفر
حالێکا بە سوورێکی تەواو یعنی خۆی ڕێنجەکە وەرەگرێ نزمەکان سوورەکە بەرزەکان سەوزەکە ئیتر بە پێی ئەوە وەسەتەکان زەردەکە دوای پرتەقاڵی ها خۆی بە پێی ڕێژەکەی ڕێنجێکیاتێ شتێکی تر هەیە بێ لەوەش بێ لە ڕێنج بێ لە ڕەنکردن ئەکرێ ئاوا دەیتای باتێ 350 لە 500 ئەنی ڕێژەکەی چەند ئەوە نەیە 483 لە 500 خەریکە پڕە بێتەوە ئەوانەشی تێ ئەمە ئۆتۆماتیکە هەمووی خۆی دەتوانی بییتێ خۆی دەریەکە ینی پێویست ناکات تۆ ساعاتێکی نیکەی ئەم سەهمانەشی تێ ساتوانی ئەوەی بیت هەفتە ینی ناوەندە سەوز ینی بەرزە 48 سوورە ینی بۆ خوارەوە هێنایەتی ئەمە هەمووی ئۆتۆماتیکە ینی پێویست ناکات تۆ سەهمی بۆ بکەی ئەو خۆی سەهمەکەیەکە لە کاتی پرنتیشە دەرەچێ بۆ نمونە منەمە ئەنجا ئەمە پرنتکە کۆنتڕۆڵ و پیەکەم سەیرەکەم لێرەیە تا ئێرە دەرەچێ خەتێکمان بۆکە ها ئەم خەت ئەگەر دیقەت بدەن لێرەیە هێڵێکی لە پچراومان هەیە خەتێکە پچراوە ینی هاتۆتەوە پچراوەتەوە هایەتەوە پچراوەتەوەمانە ئەمە یعنی پەیجەکەت ئەی فۆڕەکەت هەتا ئەویایە ئەی فۆڕەکەی تۆ هەتا ئێرەیە ئەمەش لێرە کۆتایی ئەی فۆڕەکەتە ئەگەر قیاسی ئەی فۆڕ بێ ئەگەر بمەوێ هەمووی دەرکەم ئەو کاتە بێمە پێیج لای ئاوت بیکەم بەچی لاندسکەیپ سەیرەکەم ئەو کاتەش کێشەکەم ئەوەیە هەتا ئێرە دەرەچێ هەتا ئێرە دەرەچێ ئەو کاتە ئەبێ بێم تۆزێک ئەمانە کورتکەمەوە بۆی دەرچێ ئەوانیش ئێستا بۆ ئەمە تۆزێک بچووکەمەوە خۆی ئەنجا ئەمانەی ترکە مەجای تایە هەموو یەکی تۆزێک بیان هێن بۆ لاوە بۆی جێ بێتەوەی تر تۆ مەسافەکەت ئەوانەیە ئەوە هاتە ئەم دیوی تا ئێستا دەرەچێ ئێستا ئەگەر کۆنتڕۆڵ و پی لێدەم هەمووی جێرێتەوە طبعا لاندسکەیپە ها ئەگادار بە بابزانم سایزەکەمان چەندەیە سایزەکەمان A4 تاو سایزەکەمان A4 بۆ جۆرەیە ئەیتر لێرە ئەتوانی معدەلی ئەو دەرسانەش دەکەی بۆ منە بزانین تەلەبەکان لە بایۆلۆجیا معدەلیان چەندەیە لێرە ئافرج دەرەکەی نووسی ئافرج یعنی معدەلی تەلەبە بە عام لە بایۆلۆجیا چەندەیە ئینتەرەکەی ئەو معدەلی عام 75 ینی بە عام تەلەبەکان لەوەنەیە نسبەی نەجاح لە 75 بۆ من نسبەی نەجاح لە کوردیە 68.8 لە عەرەبیە ئەوەنەیە نسبەی نەجاح لە ئینگلیزیە ئەوەنەیە لە 178 بۆ من ئیترەوە هەمووی پێڵێ معدەلی معدەلەکەت هەمووی پێڵێ بە عام تەلەبەکان معدەلیان لە 74 ئەبینی ئیتر خۆی جا ئیسفادەمە چێ بۆ منە تۆ دەرەجەیەک غەڵەتێک کردووە ئێستا سەنیە 95 یەکسەر خۆی ئەبدەیتێکە مهمی ئەمە لەوەیە تۆ دەرەجەیەکە غەڵەت کردووە پێویست ناکات بێ هەمووی جارێ خۆ کۆی کەیتەوە ئەوە بەسەرە تەطبیق بکەیتەوە بەڵکو ئەو خۆی یەکسەر هەموویەکە حتا ئەتوانین کەڵەر بدەین بەمانش بۆ منە نیدز ئیمپروڤمنت سوورکە گود زەردکە very good سەوزکە excellent سەوزی تەواویکە شینیکە ئەتوانی هەمووی خۆی دەستکاری کەیسە بیتەوە بۆ ئەمە ڕوڵەکەی بینە ئەلێرەیە cell value greater than بۆ ئەلێرەیە good بێنە فۆرماتێکی بەرێ بۆ منە لێرە ڕەنگێکی بەرێ سەوزی بێ ئەگەر گوت بوو سەوزی بەرێ زانینیکە نەیکرد بەس یعنی تە بۆ جۆرە تۆتوانی بێتێ خۆ ئۆتۆماتیکەکەشی بێتێ ئۆتۆماتیکەکە خۆی زۆر دقیقە ئێستا لێرەیە سێم ئۆتۆماتیکەکە کەیاومانەتێ چەند دقیقە شتێکی تر هەیە لە مایکرۆسۆفت ئەکسڵاکە زۆر سوودی هەیە بابەتی فلتەر تاوان تۆر کاتێک ئەمە بوێ توانی کلیک لەسەر بیەکەکەی هەمووی سەلەکتەکە کلیک لەسەر ئەماکەی ئەو سێڵە سەلەکتەکە کلیک لەسەر ڕقەمەکەی ئەو ڕیزە هەمووی سەلەکتەکە سەم هەموو ئەحمەدی هەمووی سەلەکت کرد ئەمە ڕانا هەمووی سەلەکتەکە محەممەد هەمووی سەلەکتەکە ئەشتوانی سی بەس بایۆلۆجی سەلەکتەکە ئەوە بەس کوردی سەلەکتەکە ئەو بەس تەمانەمە تا خواری خوارەوە سەلەکتە بێ بەڵام ئەم کۆرنەرە ئەمە دەست لەسەرەوە دانی هەر هەمووی سەلەکتە بێ هەموو ئیشەکەت سەلەکتە بێ باش فلتەر بابەتی فلتەر بۆ منە ئەم جێندەرە ئەمە فلتەریکەم ئەمەوێ بەس مێڵم پیشان بە کلیک لەسەر ئەو ڕیزە ئەەکەم یەمە سەر فلتەر ئەمەتە سۆرت فلتەر
فلتر وەکو بڵین شکلی ڕاحەتیە هەیە ڕاحەتی نەوتوشت لێرە فلتەر هەڵەبژێرم فلتەر یەکە بۆ نمونە ئەڵێم فلتەری مێڵ بکە بابەس فیمێڵ پیشان بە ئەوە مێڵەکانی هەمی لابرد لێرە ئەتوانم بڵێم بەس مێڵ با فیمێڵ پیشان نەیە ئەو کاتە بەس مێڵ پیشانە کاتە تۆ دەرەجەی هەموو کوڕەکانە بۆ دەرەچێ ئەتوانین بڵین فلتەرەکە لابم بڵێم بە هەمووی پیشان بە ئەو هەموو پیشانە ئەتوانین بڵێ بلانکەکان لابە بۆشایەکانم بۆ لابە بلانک ینی بۆشایی لابە بەس ئەوەی هێشتۆ ینی ئیشی زۆر پێکرێ ئیشی جوانی پێکرێ ئاسانکاری ینی تۆ جاری وایە ئەتەوێ داتاکان وا جاکەیتەوە داتای کوڕ بەجیا داتای کچ بەجیا لێرە بە یەک کلیک کوڕووکە جیاگەیتەوە پێویست ناکایتر ینی ئەو فلتەرە زۆر سوودی هەیە فلتەر ئیشی ئەوەیە فلتەر بە ئاواژ دەتوانین داینی بۆ مناڵم بەس کوردیم بۆ بێڵەرەوە بەس عەرەبیم بۆ بێڵەرەوە ئیتر خۆی فلتەرەکە ئەو ئیشاکە باشە ئێسەوە فێر بووین ڕەنگی بینێ فەنکشنی پێ بکەین ئاستی بینێ ئەنجا فلتەری بینێ ئەوانەی تر ئەوە ترمە ئیشە سەرەکیەکانە ئەمە ئیشە سەرەکیەکانە لە پرنتیشا پێشم وتن چۆن پرنتیش بکەن تر زاهیرەن ئەمانە گرنگترین شتن کە لە مایکرۆسۆفت ئێکزڵا هەمانە ئیتر تۆ ئەتوانین چارت و کۆڵم و شتیشی پێ دروستکەین بەڕاستی باشە درۆیەکەمان لێرە ناوێ بەڕاستی زۆر گرنگ نین ئەمە ئیترەمانی تر نزیکن لە ئینەوە فۆرمیولاکانیش بەڕاستی فۆرمیولاکان شتی زۆری تایە ینی ئەگەر هەر ئیکۆڵی لەگە لێبەی ئیکۆڵ ئەی بنووسە سەیری چی فەنکشنە هەیە بی بنووسە تی چی فەنکشنە هەیە بەڵام من ئەوانەی کە پێم وتن سەم و ئاڤرج و بۆ نمونە ئف یعنی ئەگەر ئەوانە ئیتر شتە گشتیەکانن کۆکردنەوە لە دەرکردن و لێکدان و دابش گشتیەکانن ئەوانی دیکە ئیتر خۆت بە پێی ئەو کەسە بۆ بە پێی شوێنەکەی بە پێی تۆ لە بانقێکە ئیشکەی طبعاً ڕقمی زیاتر هەیە پێویستە بە فەنکشنی زیاتر هەیە دی سەیریگە چیتایە سەیریگە چیتایە یەک دنیای تایە ئیتر ئەو کاتە تۆ توانی هاوکێشەکانیش بێنی ئەن سەبەب منە تۆ یشەکەت هەیە ئەتوانی لە ئینتەرنێت سەرچیوە بکەی ئەو ئیشەی تۆ ئەڵەی بە چ FXێک بیکەم FX ینی فەنکشن بە چه فەنکشنێک بیکەم ئەو کاتە لە ئینتەرنێت ڕێک فەنکشنەکە داێ ڕێک فەنکشنەکانی ئالێرە پێیستەکەیت و ئیشەکەت بۆکە بۆ مناڵی چۆن بتوانم ئەم ئاستە دروستکەم ئێستا بتوێ ئەم ئاستە دروستکەی پێویست ناکات تۆ بێ ساعت ئێمە بنووسی ئەگەر سێرچی بۆ بکەی لە بزانی بە ئینگلیزی ئەوە بنووسی یان بە ChatGPT و AIەکان بڵێ چاتبۆتەکان بڵێ ڕێک ئەم تێکستە بۆ نووس هەر خۆیان بۆ دەنووسن ئەو کاتە ڕێک کۆپی بکە ئا لێرەیە پێستی بکە و یەک ئینتەر بکە یەکسەر خۆی دەرەچێ ئەوەی کە ما بوو بابەتی ڤیوەکەشم پێوتن کە زۆر گرنگ بوو شتێکی وامان نەماوە طبعا تۆ توانی لە کاتی سەیڤە بە هەمان شێوەی مایکرۆسۆفت وورد ئەتوانی بە PDF سەیڤیکەی بۆ منێسە لە سەیڤ ئەسا ئەم فایلە سەیڤەکەین لەسەر شاشە دسکتۆپ بە PDF سەیڤەکە بۆ من PDF ئەو بە PDF سەیڤم کرد ئەشتوانم هەر بە بەرنامە هەر بە مایکرۆسۆفت وورد خۆشی سەیڤیکەم بە مایکرۆسۆفت ئێکزڵ خۆی وەرکبوک ئێکزڵ وەرکبوک بوک 1 ئەویش هەر لەسەر دسکتۆپ ئەویش سەیڤەکەم بۆ نمونە ئەوە سەیڤ ئێستا لەسەر شاشە هەمانە ئەمە PDFەکە بزانین مەزبوطە هیچ عیبی نیە PDFەکەمان جوانە بەو جۆرەیە شتێکی وامان نەماوە بۆ ینی ئەم سەرەتایە ئەم بیدایەتە بەسە بۆ مایکرۆسۆفت ئێکزڵ ئینشەڵا ئەگەر خۆی گەورە دەرفەت و یار و یاوەر بێ خۆی گەورە دەرفەتمان بە
دەتوانین شتێکی پوختیش لەسەر پاوەرپۆینتیش بکەین. انشاءالله.